کۆمپانیای ئەمریکی SpaceX چییە؟ کۆمپانیای SpaceX کۆمپانیایەکی فڕۆکەوانی ئەمریکیە و لە ساڵی 2002 لەلایەن ئیلۆن ماسکەوە دامەزراوە و یارمەتی دەستپێکردنی سەردەمی فڕینی بازرگانی بۆ بۆشایی ئاسمان داوە. ناوی تەواوی کۆمپانیای تەکنۆلۆژیای گەڕانی بۆشایی ئاسمانە. کۆمپانیای SpaceX کۆمپانیای فڕۆکەوانی ئەمریکیە کە لە ساڵی 2002 دامەزراوە و یارمەتی دەستپێکردنی سەردەمی فڕینی بازرگانی بۆ بۆشایی ئاسمانی داوە. یەکەم کۆمپانیای تایبەت بوو کە کەشتیەکی ئاسمانی لە خولگەی زەویەوە بە سەرکەوتووی هەڵبدا و گەڕانەوەی یەکەم کۆمپانیا بوو کە کەشتیەکی ئاسمانی بە تیم دانا. بارەگای ISS فڕۆکەوانی لەگەڵ وێستگەی بۆشایی ئاسمانی نێودەوڵەتی سەرەکی لە شاری هاوسۆن لە ویلایەتی کالیفۆرنیا، کۆمپانیای SpaceX لەلایەن خاوەنکار ئیلۆن ماسکەوە پێکهێنرا بە هیوای شۆڕشکردن لە پیشەسازی فڕۆکەوانی و کردنی کڕینی بۆشایی ئاسمان بە نرخێکی گونجاو. کۆمپانیاکە بە موشەکی فالکۆن 1 هاتە ناو گۆڕەپانەکەوە کە فڕۆکەیەکی دوو قۆناغی بۆ مانگە دەستکردە بچووکەکان و بۆ خولگە دروستکراوەکان دروست کرد. سوتەمەنی و شلە و ناردنی فڕۆکەی فالکۆن 1 زۆر هەرزانتر بوو بۆ دروستکردن و ڕێوەبردنی لە چاور کابرەکانی. بوارێک کە زۆربەی دانیشتوانی کەشتی ئاسمانیەکان بوو لەلایەن کۆمپانیاکانی خاوەندارەتی گشتی و پارەدارکردنی حکوومەتەوە دروستکرابوون وەک لۆکهید مارتن و بۆینگ. بەشێک لە کاریگەری تێچووی موشەکەکە بەهۆی بزوێنەری مێرلین کە لەلایەن کۆمپانیای SpaceXەوە پەرەی پێدراوە بەدیلێکی هەرزانترە لەوانەی کۆمپانیاکانی دیکە کە بەکاری دێنن. هەروەها کۆمپانیای SpaceX سەرنجی خستە سەر دروستکردنی موشەکی دووبارە بەکارهێنەرەوە. لە مانگی ئازاری 2006 کۆمپانیای SpaceX یەکەم هەڵدانی فڕۆکەی فالکۆنیەکی ئەنجامدا کە بە سەرکەوتووی دەستی پێکرد، بەڵام پێشوەختە کۆتایی هات بەوەی دزەکردنی سوتەمەنی و ئاگرکەوتنەوە. تا ئەم کاتە کۆمپانیاکە ملیۆنان دۆلاری لە داواکاریەکانی خستنە بازاردا بەدەستهێنابوو کە زۆربیان لە حکوومەتی ئەمریکاوە هاتبوون. لە مانگی ئابی ساڵی 2020 SpaceX براوەی پێشبڕکێیەکی ناسا بوو بۆ وەرگرتنی پارە بۆ دروستکردن و نمایشکردنی کەشتی ئاسمانیەکان. خزمەت بە هەڵدانی فڕۆکەی فالکۆن 1 کە نەیتوانی بگاتە خولگەی زەوی لە مانگی ئازاری 2007 بەڵام لە کۆتاییەکانی ساڵی 2008 کۆمپانیای SpaceX بووە یەکەم کۆمپانیای تایبەت کە موشەکێکی سوتەمەنی شلەی نارد بۆ خولگەی زەوی. دوای 3 مانگ گرێبەستێکی ناسای بردەوە بۆ خزمەتکردنی ISS کە بەهای زیاتر لە $1 ملیۆن بوو. لە ساڵی 2010 کۆمپانیای SpaceX بۆ یەکەم جار فڕۆکەیەکی جۆری فالکۆن 9 خستە بازارەوە کە کەشتیەکی گەورەتر بوو بەهۆی بەکارهێنانی نوو بزوێنەرەوە ناوی لێنرا. ساڵی دواتر لە شوێنی هەڵدانی فڕۆکەی فالکۆن هێوی کە کۆمپانیاکە هیوای خواست یەکەم کەس بێت کە $1 ملیۆن بشکێنێت، بربەستی تێچووی هەر پاوەندێک بۆ خولگە و کە ڕەنگە ڕۆژێک بۆ گواستنەوەی بۆشایی ئاسمانی قوڵ بەکاری بێنێت. لە مانگی کانونی دووەمی 2010 کۆمپانیاکە گەیشتە بربەستێکی دیکە کە بۆی یەکەم کۆمپانیای بازرگانی کە کەشتێکی ئاسمانی کەپسولی ئەژدیهایی بڵاو کردەوە بۆ خولگە و لە سەرکەوتووی بیگەڕێنێتەوە بۆ سەر زەوی. جارێکی دیکە دراگۆن لە 25 ئایاری 2012 مێژووی خۆی تۆمار کرد کاتێک کە بوو بەجێگیر بوو بە سەرکەوتووی ISS یەکەم کەشتی ئاسمانی بازرگانی لەگەڵ بارەکانی گەیاندا ئەو فڕۆکەیە. هەر لەو ساڵەدا کۆمپانیای SpaceX ڕایگەیاند کە گرێبەستێکی لە ناسا بەدەستهێناوە بۆ پەرەپێدانی جێگرەوەی بۆشایی ئاسمانیەکان کە ئاسمانیەکان دەگوازێتەوە بۆ بۆشایی ئاسمان. وێستگەی بۆشایی نێودەوڵەتی و وێستگەی بۆشایی ئاسمان. وێستگەی بۆشایی ئاسمان کە ISS وێستگەی بۆشایی ئاسمانی نێودەوڵەتی لە خولگەی زەوی نزمدا کۆکراوەتەوە بە شێوەیەکی بەرچاو لەلایەن ئەمریکا و رووسیا بە هاوکاری پێکهاتەکانی کۆمەڵەیەکی فرێنەتەوەیی. ئەم پرۆژەیە وەک هەوڵێکی ئەمریکی دەستی پێکرد.
ماوەیەکی زۆر بەهۆی بودجە و کێشەی تەکنیکی ئەوە دواکەوت لە بنەڕەتدا لە ساڵانی هێشتاکانی سەدەی ڕابردوودا لەلایەن سەرۆکی ئەمریکاوە کە ناوی ئازادی بوو ڕۆناڵد ڕیگان کە دەسەڵاتی بە ئیداری فڕۆکەوانی و بۆشایی ئاسمانی نیشتیمانی ناسادا بۆ ئەوەی لە ماوەی 10 ساڵدا دروستی بکات. لە ساڵانی 90ەکاندا دیزاینێکی نوێی بۆ کرایەوە بە کەمکردنەوەی تێچوونەکان و فراوانکردنی بەشداریکردنی نێودەوڵەتی. هەر لەو کاتەدا ناوی گۆڕدرا لە ساڵی 1993 ئەمریکا و رووسیا ڕێککەوتن لەسەر یەکخستنی پلانە جیاوازەکانی وێزگەی بۆشایی ئاسمان بۆ یەک دامەزراوە، یەکخستنی مۆدیۆلەکانیان و یەکخستنی بەشداریەکانی ژاپۆن و ESA ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپایان دەست پێ کرد. مۆدیۆلەکانی رووسیا لەلایەن ئۆتۆمبیلە خەرجکراوەکانی رووسیەوە دەگوازرانەوە بۆ بۆشایی ئاسمان. دوای ئەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لەگەڵ ISS کۆ دەبوونەوە و بەسترانەوە. توخمەکانی دیکە بە کەشتی بۆشایی ئاسمانەوە بردرانە سەرەوە و لە کاتی پیاسەکردن بۆ بۆشایی ئاسمان لە خولگەدا کۆ دەکرانەوە. لە کاتی دروستکردنی ISS هەردوو شاتڵ و کەشتی ئاسمانی سۆیۆزی رووسی خەڵکیان دەگواستەوە بۆ وێزگەکە و دەگەڕانەوە سۆیۆزیک لە هەموو کاتێک وەک بەلەمی ڕزگارکرد بە بەندەرەوە و بۆ ISS مابوونەوە. ئەم شێوەیە هاتنە کۆتایی ڤیدۆکەمە. هیوادارم جێگەی سەرنج و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. هەر شاد و بەختەوەر بێ. Spasiye li we dikim ku li torên civakî de me dişopînin û bi like, komment û subscribên xwe hêzeke zêdetir didin me ku bikarin berhemên baştir, zêdetir û zanistîtir pêşkêşî we bikin.